پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چوە تائیف ئەوانەی چوونە حەج و عەمرە دەتوانن بچنە تائیف تەکسیەکی بگرن دەتان باتە تائیف تائیف شوێنێکە دووری مەککەی وەکو مەسیف وایە لەبەر ئەوەی تقریبان برندە بەڵام دوو هەندی مەسیف سڵاحەدین برنتر دەبی لەبەر زۆر شاخەشی ئاسێ و لەسەرەیە و لە تائیفیش لەوێن دەر قبری عەبدوڵای کوڕی عەباسی لێ ئامۆزای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و مزگەوتەکەشی بە مزگەوتی بە عنوانی مەسجیدی عەبدوڵای کوڕی عەباس لەوێن دەرە عەبدوڵای کوڕی عەباس لە تائیفدا دەنیشی ئاخریش هەردوو چاوی کۆرە بوو هە لەوێن وەفاتی فەرموو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەگە زەیدی کوڕی حارثەی چوونە تائیف لۆ ئەوەی شوێنێک ببینتەوە بۆ ئەو دینە شوێنێک ببتەوە بۆ ئەو موسڵمانانە شوێنێک ببینتەوە بە ئازادی و بە ئیسراحەت عیبادەتی خوای گەورەی ئەنجام بدەن و ئەو دینەی تێدا و بڵاو بکەنەوە کە چۆوێن دەر مع الأسف پیا و معقولانی تائیف زۆر بە نامردیان جواب داوە دوو مووقفی زۆر ناشرینیان بەرامبەر پێغەمبەری خوا ئەنجامدا عەلەیهی سەڵات وەسەلام یەکەمینیان گەورەکانیان قسەی زۆر ڕقیان پێگوت یەکیان دەیگوت کەس نەما لە مەککە و مەدینە و لە تائیف ببێ بە پێغەمبەر ئەتوو نەبی ئەو قسەی ناخۆشە یەکی کە دەیگوت ئەمن پەردەی کەعبەم دڕاندبی ئەگەر ئەتوو پێغەمبەر بی بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە حلمی خۆی ئەوانەی قبوڵ کرد بەڵام ئی دووەمیان زۆر نامەردی بوو هەرچی عەبدیان هەبوو هەرچی منداڵ و زەحێڵیان هەبوو بە دوو پێغەمبەریان دادا گوتیان بڕۆن بیدەنە بەربەردی حتى دووریان خستەوە لە تائیف طبعا ئەو مووقیفە نامەردە ئەو هەموو خەڵکە ئەو هەموو عەبدە ئەو عەبدە جێل و هێڕانە هیچ نازانن ئەو هەموو منداڵ و توارە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بدەنە بەربەردان بەڕاستی مووقیفەکی ناخۆش هەرچەندە زەیدی کوڕی حارثە خۆی دەدا بەرێ بەڵام چکە هەندە زۆر بوو بەردەکان ئەوە بوو چەند شوێن لە ئاعزای پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام بریندار بوو هەتا دوورکەوتەوە لە کۆڵی بەوە لەوێن دەرکە دانیشت ئەوە حەلیمە یەکسەر حەزرەتی جوبرائیل هاتە خوارد یەکسەر طبعا دوعایەکی زۆر خۆشی پێغەمبەری هەیە عەلەیهی سەڵات وسەلام ئەو دوعایە زۆر گرینگە لە داعیەکان زۆر گرینگە چکە لەو دوعای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو حاڵەتەی کە تێدایە ناگەڕێنەوە سەر ئەوەی کە خوایە ئەوانە مجرم من ئەوانە دڕقن ئیمان ناینن خوایەوە چم بەسەر هات نا عیبەکەی داوێتە سەرە خۆی ئەو حاڵەتەی کە بەسەری هاتیە ناڵێ ئەوان مجرمن نارێ ئەوانە دڕقن دەرەخوای عیبەکە لە منە ئەمن نەمتوانی قەناعەتیان پێبینم ئەمن زیرەک و بلیمە نەبووم نەمتوانی قەناعەتیان پێبینم ئەمن لە پێش چاویان کەم بووم نەمتوانی کەوە قەناعەتیان پێبینم اللهم أشكو إليك ضعف قوتي وقلة حيلتي وهواني على الناس سبحان الله أو زۆر گرینگە داعی کە دەستە شوێنێکی خەڵک بەجێی ناکە نەرێ و مجرمن ئەوانە دڕقن ناکاکە عیبەکە لە خۆتە وەرە تەمەشای خۆت بکە چێ دەرە ئوستوبی تو جوان بووە چێ دەرە قسەکانت معقول بوونە بستە ناو دڵیان کەواتە هیچ کاتێک فەشل لە دەعوە و بانگەوازیدا قەت نەیهایەوە سەر خەڵکی داعیەکە خۆی تاوانبار بکە ئەو پێغەمبەرە نازدارە عەلەیهی سەڵات وسەلام ئەم پیاوە عەزیمە نەیگوت خوایە ئەم خەڵکە دڕق و مجریمە ئەوەی نەبوون ئەمن داوایان لەگە بکەم بەڵکو هەموو تاوانەکەی هاوێشتە سەرە خۆی فەرمووی اللهم أشكو إليك ضعف قوتي ئەمەش کایەتی حاڵی خۆم دەکەم کە ئەمن بێزەهێز بووم لە ناویان وەقیلەتە حیلەتی و نەشم بلیمەت بوو زۆر زان نەبووم بتوانم قەناعەتیان پێبینم و هەوانی عەلە الناس ئەلمن دوعایەکی زۆر خۆشە پاشان حەزرەتی جوبرائیل هاتە خوارێ فەرمووی یا محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام خوای گەورە سەلامت لێ دەکە ئێستا مەلائیکەتی شاخەکانم لەگەڵا ئەو مەلائیکەتەی کە هەموو شاخەکان عایبیویە ئەگەر حەز دەکا محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام بەس ئەمری پێ بکە با تائیب لە بەینی دوو شاخە هەموو میلەت و تائیب لە بەین ئەو دوو شاخەی وێران بکاتن بەڵام ئەو حەلیمەوە دەکا ئەو حەلیمەی کە حەلیم پەروەردەی کردووە بە جوانترین شێوە حلمی فێر کردووە دڵی دێ ئەوها بکە نەخێر یەک دوعای شەڕیشی لێ نەکردن فەرمووی نایە جوبرائیل ئیشم بە مەلائیکەتی شاخەکان نییە بەڵکو لە خوا داوا دەکەم لەنەوەی وانە کەسانێک بێن بڵێن ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله ذا براسي أو حلمة براسي كسانك كبان جوازي دكان كدعوة دكان دبي ضليان باكو بيجرب برام برخالشي هيز عقد بغزي تدا نبي هيز رقو قيلة تدا نبي سو أجر دعوة لخالشي دكي خلق بيت دينداري وبيت مزجود دبي ضلت باك ببرام برخالشي أو ذا خلق دعوة كيتو قسكاني تو قبول دكان